دۆخی توشبووانی نەخۆشی تالاسیما لە شاری هەولێر لە ترسیدایه و ڕێژەی توشبووان لە ئاستێکی بەرزدایە، بەڵام خزمەتگوزاریەکانی وەزارەتی تەندروستی لە ئاستی پێویستدا نییە. بە زۆرێک پێویستیەکان لە سەرەتاییترین پێداویستیەکان تاکو دەگات بە دەرمان و پێداویستەکانی تر لە نەخۆشخانە حکومیەکان دەست ناکەوێت کە سوکاری توشبووانیش بەهۆی گرانی نرخی دەرمانەکانەوە ناتوانن بیکڕن. داواش لە خێرخوازان دەکەن پێداویستیەکانیان بۆ دابین بکەن. لای خۆشیەوە وتەبێژی کۆمەڵەی تالاسیمای هەولێریش دەڵێت سەرەتاییترین پێداویستیەکانی نەخۆش لە نەخۆشخانەکان دەست ناکەوێت. ئەمە ژوای کردووە نەتواندرێ وەکو پێویست چارەسەری نەخۆشەکان بکرێت. دۆخی توشبووانی تالاسیما لە ئێستادا زۆر خراپە، لەبەرەوەی ئێمە تازە هاتم نەخۆش لە سەعات 8:30 لێرە بووە، تیوب نەبووە سەعات 10:30 هاتووە. نەمودیر لێرەیە، نەمودیر ئیدارە لێرەیە. بەڕاستی ئەوە جێپرسیارە. وەزارەتی تەندروستی وەرە سەرخەتدا لایەنی حکوومەت، پەرلەمان، ئەنجومەنی وەزیران بێنە سەرخەت تکایەتان لێ دەکەم. پەیامێک ئاراستی ئەنجومەنی وەزیران دەکەم، چونکە بێ ئەمەل بووین لە وەزارەت و کەتی سەحای هەولێر، پارێزگای هەولێر. بەڕاستی داوا دەکەم لە ئەنجومەنی وەزیران بۆ خۆی بێتە سەرخەت. خێرخوازان بەهانامانەوە بێن، چۆن لە پێشتر بەهانامانەوە هاتوونە، ئێستش دەرگامان کراوەی بەهانامان وەرن تکاتان لێ دەکەین ژیانی توشبووانی تالاسیما ڕزگارکەن. کە سوکاری توشبووانی تالاسیما دەڵێن حاڵی نەخۆشەکانمان جێگیر نییە، بەهۆی کەمتەرخەمیشەوە ئەو کاتەی منداڵەکانمان خوێن وەردەگرن دەبێت هەر ئەو کاتە ناویان تۆمار بکەینەوە تاکو لە ئەگەری کەمکردنی خوێن ژیانیان پارێزراو بێت. زۆر ئەزمان خراپە، لەبەر ئەوەی جارێک دەرزینە، جارێک عەبنیە، جارێک ئەوە دوسێ جارە دێن تیب نییە، هەر لە سبەینەوە ئەمە دێنە تەنی وڕانێدا دەنیشین، بەس تیب نییە، تیب بچێت واقع لەو نەخۆشی نەبی. یعنی ئەو سەرۆکانە لە بۆ خۆیان نییە، لە بە خۆیان ئێستا مندارە چیان تەلاسیمیا بیچی لێ دەکەن. چ دەوڵەت نامینێ بڕۆ لۆ لە خارج مندارەکەی نەخۆشە تەلەفۆنی لۆ دەکەن بیهینە ئەوەی تەلاسیمیەیە. ئەمە هەیتما خزممان لەرە وەختی نەخۆش بیتن بە خۆیان تەلەفۆن دەکەن، بە خۆیان دێن نەمارێ دەیبن. ئیمەش دێن لێرە هەر ئاورمان لێ نادەنەوە، تەلەفۆن دەکەین دەبی 10 ڕۆژ پێشترێ 15 ڕۆژ بەخوای دەی پێشترێ. ئەمن ئەو ڕۆژە خینم تێکردیا، هەرچیم ئەمارێکسەر تەلەفۆنم کردیا ئەو ڕە بەبەرم کەتیە. ئەوش دەسبێنەوە لێرەما تیب نەبوو. ئەگەر ئێستا هەر کەسێک منداڵێکی تەلاسیمای لە ماڵی هەبێ، یعنی ژیانی فەوتا، ئەمن وەک خۆم ئەو کوڕم تەلاسیمایە بەڕاستی ژیان نییە لەگەر، یعنی معاناتی هەیە، وەکو منداری ئاسایی نییە، هیلاک دەبێ، ماندوو دەبێ، سەرڕای هەمووشی ئەجا باگرانەکەش هیچ، ئەوجا حکوومەتیش ئێمال دەکە، ینی موچە نییە، موچیان نادەنێ. حەقی ئەوانە شازی پارەیان بدەنێ. بەڕاستی لە هەر وڵاتێک بێ ئەوانە لە چینی پێشەوەن، باز ئێستا پاش کەوتن تەواو، ینی کەس ئیمالیان کردایە، کەس سوالان لێ ناکە لەو نەخۆشانە. وەزمان زۆر خراپە، لە سبەینەوە هاتیینە شوشە نەبووە، خوێن هەبووە بە شوشە نەبووە. داواکارن حکوومەت هاوڕێکمان لێ بداتەوە، ئێمە وەکو توشبووی تەلاسیمیا زۆر خراپی نەژەمە. دەرمان ئەو ڕۆژە هاتیینە دەرمانە بۆ خێرخوازێک لە تۆبزاوە دەرمان دەهێتیمان. کەرتی تەندروستیش وەکو سەرجەم کەرتەکانی تر لە هەرێمی کوردستان بەهۆی بێباکی حکوومەت و قەیرانە یەک لە دوای یەکەکان تووشی ئیفلیجی بووە. دۆخی توشبووانی نەخۆشی تالاسیما بە جۆرێک ناجێگیرە کە نازانن ئەو کاتەی حاڵیان بەرەو ناجێگیری دەچێت، ئاخۆ دەرمان و پێداویستیەکانی تریان دەست دەکەوێت یاخود نا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.